بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ مامۆستایانی ناڕازی سلێمانی دابەشکردنی موچەی مانگەکانی 8 کردووە بە مەرج. ئەگەر ئەم دوو داواکاریان جێبەجێ نەکرێت نوێنەرانی مامۆستایانی ناڕازی داوا لە مامۆستایان دەکەن بایکۆت ڕابگەێنن. سەرەتا ئیعلانی بایکۆتی کراوەمان نەیاوە، کاتێکمان وەکو فرسەتێک بەدەسەڵات داوامان لە مامۆستایان کردووە تا موچەی مانگی 8 و 9 کە مافی خۆیان لە ئێستا وەریان گرتبووایە نەچنە هۆڵەکانی خوێندن، بەڵام موچەکانی زۆرگرن ئێمە هەر بێدەنگ نابین چکە مافەکانمان هەر لای دەسەڵاتە و هەموو ڕێکارێکی مەدەنی لە بەردەممان ناکراوەیە. لە مامۆستایان داوایان لە مامۆستایان کردووە پابەند نەبن بە دەوامەوە تا موچەکانیان وەرەگرن. ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایانی ناڕازی لە 13 شار و چارۆچکە پێگێت داوای لە مامۆستایان کردووە پابەند نەبن بە هۆڵەکانی خوێندنەوە تا ئەو دوو موچە وەرەگرن. ئەگەر موچەی مانگی 8 وەرگرنەوە وەرنەگرن لە ڕاستیەوە قسەیەکی تر مامۆستایانە بێ بیکەن. مامۆستایان دەڵێن بۆ سەرەتای پرۆسەی خوێندن داواکاریان پێدانی موچەیە، دواتر پلە بەرزکردنەوە و جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ بە بانکیکردنی موچە لە مەرجەکانی بەردەوامی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ دەبن. ئێمە وەک ئەنجومەنی سەرتاسەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ڕای دەگەێنین. یەکەم، داوا لە مامۆستایان دەکەین تا وەرگرتنی موچەکانی مانگی 8 و 9 بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕابگەێنن. دووەم، لە هاوینی ئەم ساڵ بۆ پرسی بە نیشتیمانیکردنی موچە و گێڕانەوەی پلە بەرزکردنەوە و چارەسەرکردنی بەغدامان کردووە 3 جار. و هەر لێرەوە ڕای دەگەێنین لە پێناو گەڕانەوەی مافی مامۆستایان و فەرمانبەران و جێبەجێکردنی بڕیارەکانی بە نیشتیمانیکردنی موچە تەوتین و گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی بە نایاسایی ڕاگیراوی مامۆستایان و فەرمانبەران لە هەوڵەکانمان بە ئاڕاستەی بەغدای پایتەخت بەردەوام دەبین و بۆ دیدار لەگەڵ بەرپرسان تۆمارکردنی سکاڵا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بردنە بەغدای خۆپیشاندانەکان و هۆشداری دەدەینە حکوومەت و بەرپرسان لە ئەگەری جێبەجێنەکردن و بەدەمەوەناهاتنی داواکاریەکانمان لەلایەن دەسەڵاتی کاربەڕێکەرەوە ئەوە بایکۆت و ناڕەزایەکانمان درێژە پێدەدەین و ڕێگای مەدەنی هەستیارتر و کاریگەرتر دەگرینە بەر. ساڵی ڕابردوو زیاتر لە 90 ڕۆژی پرۆسەی خوێندن بە بایکۆت تێپەڕی و دواتر لەژێر فشاری حیزبی حکومی دەوام دەستی پێکردەوە. ئەم ساڵیش کە بڕیارە سبەی 25 مانگ زەنگی ساڵی نوێی خوێندن لێ بدرێت، هێشتا موچەی مانگی 8 دابەش نەکراوە و داواکاریەکانی دیکەی مامۆستایانی جێبەجێ نەکراوە، بۆیە مامۆستایان دەڵێن بایکۆت ئەگەرێکی کراوەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.